بیرکاری پۆلی هەفتەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 102. بابەتی کۆکردنەوەی ژمارە تەواوەکان. ئەو نووسینەی ئێرە پێویست ناکە بخینمەوە چونکە هیچ ئەژمێرکردنی تێدا نیە، تەنیا ئەوەیە کە خشتێک هەیە باسی داهاتەکان و خەرجیەکان دەکا. داهات هەمیشە واتە پۆزیتیڤ، واتە ئەو پارەی بەدەستم دێ هێمای کۆی لە پێش بیدەبی، بەڵام مەرج نییە ئەگەر هێمایەکەشی لە پێش نەبی بەخۆم دەبی بزانم ئەوە کۆیە. خەرجیەکانیش هەمیشە ناچارم هێمای نێگەتیڤیان لە لای ڕاست دانێم. لە کاتی ئەوەی بمەوێ بزانم ئایا قازانجم کردیە یان زیان، ژمارە نێگەتیڤەکان بەیەکەوە کۆ دەکەمەوە، ژمارە پۆزیتیڤەکان بەیەکەوە، ئەوجا جیاوازیەکەی دەردەینم. ئەگەر جیاوازیەکە بە نێگەتیڤ بوو ئەوە زەرەرە، ئەگەر بە پۆزیتیڤ بوو ئەوە قازانجە. بەڵام لێرە هەر ئەوەندەیە و هیچ ئەژمێرکردن نییە. یەکسەر دێمە لای ڕاهێنانی ژمارە یەک. کۆکردنەوەی ژمارە تەواوەکان لەسەر هێڵی ژمارەکان. هەندێک جار هێڵی ژمارەکان بەکاردەینم لۆ ئەوەی ژمارەی تەواو کۆ بکەمەوە، ئەوەش ڕێگەیەکە لە ڕێگایەکان. لێرە کەم 3 کۆ کەم 6 دوو ژمارەیە هەردووچیان نێگەتیڤن، کەم 3 و کەم 6. کو ئەو ژمارانە لەسەر هێڵی ژمارەکاندا دەنێم، بە ژمارەی لای ڕاست دەست پێ دەکەم، لە سفرەوە دەست پێ دەکەم. کەم 3 واتە 3 هەنگاو لۆ لای دەستی چەپ، 1 هەنگاو، 2 هەنگاو، 3 هەنگاو، ئەوجا تیرەکی دروست دەکەم لێرە هەتا ئێرە ئەوە کەم 3. پاشان کەم 6 ئەو جارەی لە سفرەوە دەست پێ ناکەم، بەڵکو لە کەم 3 دەست پێ دەکەم، 6 هەنگاو دەژمێرم بەرەو لای چەپ، 1 2 3 4 5 6 لێرە ڕادەوەستم. پاشان دیسان تیرەک ئەوها دەچێشم بەلای چەپ، ئەو ژمارەی کە تیرەکە دەستنیشانی دەکا ئەوە ئەنجامی کۆکردنەوەی کەم 3 و کەم 6، واتە ئەنجامەکە یەکسانە بە کەم 9 یان نێگەتیڤ 9. 4 کۆ کەم 7 چارەکە پۆزیتیڤە، هەرچەندە هیچی لە پێش نەنووسرایە، کەواتە لای هەمیشە لە سفر دەست پێ دەکەم، چونکە ژمارەکە پۆزیتیڤە دەچمە لای دەستی ڕاست بە 4 خانە. تیرەکە دەستنیشانی ژمارە 4 دەکا، ئەوجا کەم 7 لەو 4ەی دەست پێ دەکەم، چونکە 7 کەمە نێگەتیڤە، دەچمە لای چەپ بە 7 هەنگاو، لێرەوە دەست پێ دەکەم 1 2 3 4 5 6 7 دەگەمە ژمارە کەم 3، کەواتە ئەنجامی کۆکردنەوەی 4 و کەم 7 یەکسانە بە کەم 3 یان نێگەتیڤ 3. ئەوەش ڕێیەکە زۆر زۆر ئاسانە بۆ کۆکردنەوەی ژمارە تەواوەکان. لێرە نووسرا کۆکردنەوەی ژمارە تەواوەکان، ئەمن ئەو ئێرە ناخینمەوە چونکە هەست دەکەم ئەو ڕێگەیە لۆ کۆکردنەوەی ژمارە تەواوەکان ڕێیەکی تۆزێک زەحمەتە، ئەمن ئەو ڕێی بەکار ناینم چونکە ڕێگای ئاسانتر هەیە، ئەویش هێڵی ژمارەکانە یان ڕێگەی ڕێسایدیکە کە لەوانەی ڕابردوو تۆزێک ڕوونم کردەوە، بەڵام لەوانەکانی
داهاتوش ڕەنگە زیاتر ڕوونکەمەوە و ژمارەی تەواو کۆ دەکەینەوە. ئێستا تەماشایەکی لاپەڕا 103 دەکەم بزانم لەوێ چ نووسرایە. ڕاهێنانی ژمارە 2 کۆکردنەوەی ژمارە تەواوەکان بە بەکارهێنانی نرخی ڕوت. لێرە ئەمن وەکو گوتم بەهای ڕەهایان نرخی ڕوت بەکار ناینم، بەڵکو ئێستا ئەو ڕێسای ئەمن بەکاری دەینم لێرە باسی دەکەم. ئەگەر دوو ژمارەمان هەبوو هەردووچیان ژمارەی پۆزتیڤ بوون، کۆ 8 وە کۆ 6 هەردووچیان ژمارەی پۆزتیڤن، کەواتە لە کاتی کۆکردنەوە تەنیا کۆیان دەکەمەوە وەکو هەمیشە، و ئەگەر بمەوێت دەنووسم کۆ 14، ئەگەر هیچم نەنووسی کەواتە ئەوە کۆیە. ئەو جارێ ئەگەر هاتوو دوو ژمارەم هەبوو هەردووچیان نێگەتیڤ بوون، نێگەتیڤ و نێگەتیڤ، چ دەکەم؟ ڕێسایەکە چ دەرێ؟ ڕێسایەکە ژمارەکان کە ژمارە کۆ دەکرێنەوە 12 و 4 16، بەڵام هێمای کەم لە پێش 16ی دادەندرێ. ئەوە ڕێسایەکەیە. ئەگەر هاتوو هەردووچیان پۆزتیڤ بوون زۆر ئاسانە، ئەگەر هەردووچیان نێگەتیڤ بوون هەر زۆر زۆر ئاسانە. ئەویش کۆکردنەوەیە، بەڵام هێمای کەمم نابی لەبیر بچی. ئەژمێرکردنی بەهای بڕی ژمارەیی کە ژمارەی تەواو دەگرێتە خۆی، ئەوە بزانین کووە. لێرە بەهای بڕی ب کۆ ج دەکات چەند؟ ئایا دەکات چەند ئەگەر هاتوو پیتی ب یەکسان بوو بە 6 و پیتی ج یەکسان بوو بە کەم 10، واتە ئەمن دەچم لێرە لە جیاتی دانان، لە جیاتی پیتی ب دەنووسم 6، لە جیاتی پیتی ج دەنووسم کەم 10. ئێستا کە تەمەشای ژمارەکان دەکەم، یەکەچیان ژمارەی پۆزتیڤە، واتە کەم نییە، هەرچەندە نەنووسرا پۆزتیڤ، بەڵام ژمارەی پۆزتیڤە و ژمارەکەی دی نێگەتیڤە. چ دەکەم؟ کە دوو ژمارەی جیاوازم هەبوو کۆیان دەکەمەوە، دەینم ژمارەکان لێ دەرکردن، واتە 10 شەشی لێ بڕوا، 10 شەشی لێ بڕوا دەکات 4، هێمای ژمارە گەورەکەش دادنێ، چونکە ژمارە گەورەکە هێمایەکەی کەمە، واتە دەنووسم کەم 4. ئەوە ڕێسای کۆکردنەوەی دوو ژمارەیە ئەگەر هاتوو یەکەچیان پۆزتیڤ بوو ئەوی دیشیان نێگەتیڤ بوو، دەکاتە کەم 4. ڕاهێنانی ژمارە 4 داهاتی قاوەخانەی یانەی لاوان 300,000 دینارە، بەرامبەر بە 25,000 دینار نرخی دراوی کەرستە سەرەتاییەکان. کۆکردنەوەی ژمارە تەواوەکان بەکاربینە بۆ دۆزینەوەی پوختەی قازانج یان زیان. ئەگەر قاوەخانەک هەبوو و داهاتەکە 300,000 بوو، خەرجێکەش 25,000 دینار بوو، واتە چونکە خەرجی بە نێگەتیڤە، هێمای کەم لە پێش 25,000 دادەنێم، چونکە داهات پۆزتیڤە، هێمای پۆزتیڤ لێرە ئەگەر بمەوێ، بەڵام پێویست ناکە، چونکە لە لای ڕاستە یەکەم ژمارەیە، ئەگەر لە ناوەندێبی ئەو کات ناچارم دانێ، بەڵام لێرە هەموو کەس دەبی بزانی پۆزتیڤ و نێگەتیڤ ئێستا کۆیان دەکەمەوە. ئەگەر ئەو هابوو ژمارەکان لێ دەرکردنە، واتە 325 لێ بڕوا، 325 لێ بڕوا دەکا 275,000. لێرەش
یەک لە سفرەکان زیادەیە خوێندکاریژیر تەمەشاکە ئەو سفرەی بسڕەوە زیادەیە لێرە ئەوە پێویستی نەدەکرد 25,000 دینارە کەواتە پاشان چ هێمایەک دانێم هێمای ژمارە گەورەکە ژمارە گەورەکەش 300 هێمایەکەی پۆزیتیڤە بەڵام پێویست ناکە دانێم ئەوها لێرە ئەوە نەبوو 275,000 دینار قازانجی یانەکە لە قاوەخانەکە 275,000 دینارە بیر بکەوە و تاو توێ بکە پرسیاری ژمارە 1 ئایا سەرجەمی کەم 7 کۆ 2 هەمان سەرجەمی کۆ 7 و کەم 2 ئەمە لێرە تەمەشای ژمارەکانی خۆم دەکەم کەم 7 لێرەش کۆ 7 هیچ لە پێشی نەنووسرایە کەواتە کۆیە پاشان کۆ 2 لێرە کەم 2 کەواتە سەرجەمەکە هەمان شت نییە لەبەرچە هەمان شت نییە چونکە لێرە ژمارەکان لێک دەردەکەم 7 2 لێ بڕوا 5 بەڵام هێمای کەمدا دەنێم چونکە ژمارە گەورەکە هێمایەکەی نێگەتیڤە لێرەش هەمیش دیسان 7 2 لێ بڕوا 5 بەڵام هێمای ژمارە گەورەکەی دادەنێم چونکە ژمارە گەورەکە هێمایەکەی پۆزیتیڤە یان هیچ دانانێم هەردەکە پۆزیتیڤ کەواتە ئەنجامەکە هەمان شت نییە لێرە 5 لێرە کەم 5 کەواتە هەمان شت نییە ئەدی سەرجەمی 3 کەم 5 3 کەم 5 دیسان لێدەرکردنە 5 3 لێ بڕوا دەکا 2 بەڵام چونکە 5 هێمایەکەی نێگەتیڤە 2 کەش هێمایەکەی نێگەتیڤ دەبی لێرەش کەم 5 کەم 2 دیسان دەکا 2 کەم 3 دیسان دەکا کەم 5 کۆ 3 دیسان دەکا 2 دیسان دەبی کەمەکەی دانێم چونکە ژمارە گەورەکە هێمایەکەی کەمە لێرە هەمان شتە چونکە ژمارەکان هەمان شت بوون کۆ 3 لێرەش کۆ 3 کەم 5 لێرەش هەر کەم 5 کەواتە وەکو یەکە ئەوە تەواو بووم لە لاپەڕە 102 و 103 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی